بيت لا تمر فيه جياع أهله. پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمێ ماڵێک خورمایتیانەوێ ئەهلەکەی برسین. خورما بەرەکەتە، کانزایە، پرۆتینە، فیتامینە، میوەیە، وزەیە، وەجبەیەکی خۆراکی ئامادەکراوە. هەر دەقەیە دەسی بۆ ئەوەی برسێتی دەشکێنێ. جاری وا هەبووە بە مانگ چێشتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم و خانەوادەکەی ئاو خورما بووە. تۆشتی واتان بینیە یەژێ من ئللا بێ لە بانەمە دانیشم. خورما زیاتر لە 2000 جۆری هەیە لە جیهانە، هەتا جۆرەکەی باشتر بێ سوودەکەی زیاترە، بە تایبەت خورمای عەجووە. زەمانە بۆ ئەوانەی لە سحرە ترسن. ئەوەی تاقی کردووەتۆ وە باشی ئەزانێ بۆ ڕەجیمکردن دەرەجەیەکە، چونکە بە شتێکی کەم یعازی تێربوو نەداتە مەعیدە. تۆ بەس تەماشای ئەم خورما کە چەند بەتام دیارە، خورما چێژە، بە کورتی ناو و باسی زۆر لە قورئان و سنەت هاتووە. وەسیەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم با لە ماڵەکانتانە دانەبڕێ. بسم الله. السلام عليكم.